سڵاوتان لێبێ هیوادارمتان باش بن سوپاس بۆ ژیاریش بۆ ڕێخستنی ئەو دەرفەتە هیوادارم ئەوەندەی کە بەیەکەوەین کاتەکە بەفیڕۆنە ڕاوە قسەکان شایانی کات گرمان بۆ گرتووە ئەو سلایدانی هەنا زۆر وەکو یعنی شتەکار حەزم لێ دایمە لە پرێزنتێشنەکە سلایدەکان هەبێ ئاینا زۆر تەرکیزەکە لەسەر ئەوان نییەوە لە سوێنەکەی منیش نییە تەنیا لەسەر قسەکەی ئەو قسانی کە قرارە بێکەوە بیانکەین بەنای خۆ دەست پێ دەکەین سلایدی دووەم ئەگەر بچینە سەر سلایدی دوم ئەمە یەک شتان پێ بڵێم لە ڕێگەی ئەو سلایدەوە وێنەیە کە خۆم لەگەڵ دکتۆر زان ئەحمەد قساب دامناوە خاتو پێیان ئەگەر بیگۆڕی سلایدەیەەکە سلاید دومیان پیشان بیت ئەمە لەو ڕێەوە بۆ ئەو ڕستم داناوە هەمیشە پیشان دەدەم لە زۆر کات کە سیمینار پێشکەش دەکەم دەبێت بڵێم بخۆم یعنی چونکە زۆر گرنگە کاتە کەسە قسەت بۆ دەکا یان ئەتو قسە بۆ یەکە چی دەکەی لە یەکتری تێبگەن و هەستکەی پەیوەندێک هەیە لە بینتان و کۆنێکشنەک هەیە پەیوەندێکی وای لێ واتانی دەکات لە یەکتری تێبگەن باشە ئێستاەوە هاتین گوێلەوە گرنڕاوان لەوانەیە هەندێکتان هیواتان بۆ هەبێکە لە ماوەی ئەو چەند خولەکی قسان دەکەین شتێک فێر ببنیان زۆرێک لە زۆرەکان گۆڕانکارێک لە ژیان تا ڕوودا ڕەنگە ئەو شێواز تێگەیشتنە زۆرێک لە زۆرەکان خەلەکە و هۆکاری ئەوەی ئەو پەیامە بۆ شێوازەگەی شتە هەمومان ئەوە بێکە سوۆشەڵ میدیا وای کردووە هەندێک ئەوانەی کە دیارن و بەناوبانگن وا دەرکەوێت ئەگەر قسەت بۆ بکەن ڕەنگە ژیانت بگۆڕێ ئەو من لەگەڵەوەی هاوڕانیم لەگەڵ ئەو بابەتان ئەوانەی کە لە گروپی فکر جدیاتە من دەناسن و لەوێ گوێ لە ڤۆیسەکان دەگرن دەزانم باوەڕ بۆشانە نییە بۆی پێم وانە بتوانم لە ماوەیەکی کورت لە چەند خولەکێک نە ئەمن نە هەر کەسە چکە بەڕاستی تەمەنی هەرچەندێک بێت چکە من زۆر گەنجم ئەزمموی ژیانکردنم زۆر نییە ڕەنگە لە بەهۆی خوێندنەوە شانە یان قسەکردن لەگەڵ کەسانی بە ئەزمونتر لە خۆم خوێنەرتر لە خۆم بتوانم کۆمەڵک فکرە بگەێنم لێرە باشە ئەو وێنێم بۆی داناوە بۆی پێتان بڵێم منی شەر ئێوە یعنی منی شەر ئاوا لە سیمینار دانیشم کە کەسێکی تر قسەم بۆکە هەندێک زاتەمەنی لە خۆم بچووتران هەندێک زاتەمەنی لە خۆم گەورەترانێک شادێکی بەرزتری هەندێک زا شادێکی بچووکتریە ئەوانە گرنگین بەڕاستی هەموو سیمینارانەی ئەمنیش پێشکەشی دەکەن زیاتر بیرهێنانەوە کە بۆ خۆم یعنی دەبێت بیر خۆمی بێنمەوە کە ئەو شتانە گرنگن ئەو شتانن کە وا دەکەن ژیانت جۆرە فۆرمێک وەربگرێ شێوەیە گوەربگرێ و لەو شێوەیە تۆ مرتاحبی لەگەڵ ژیانی خۆت ئەگەر بتوانانی یارمەتی خۆت بدەیت بە بەردەوامی ئەو شتانە بیر خۆت بینیتەوە دەتوانانی یارمەتی خۆت بدەیت کە ژیانە چ مرتاحترت بێت ژیانی مرتاحش کۆمەڵک یعنی شتی تێدا هەیە کە ئەمنۆک پزیشکێک عادەتەن کە قسەکان دەکەن زیاتر باسی لایانی مادی بابەتەکان دەکەم تا لایانی ڕۆحی ڕەنگە زۆر کەسی تر مامۆستایانی لە ئاینی جیاواز لە ئەگەر مسلمانبی لە ئاینی ئیسلام مەسیحی لە مەسیحیت ئەگەر جوبی لە ئاینی یەهودیەکان هەرچۆنێک کە خۆت ئەوەی کە باوەڕ پێێتی قسەت بۆکە لە من زۆر باشتر و شارەزاتر و قوڵتر بێ قسەکانی بۆیە عادەتەن ئەو قسانیە من دەکەم هەوڵدەم باگراوندەچی دەمارناسی دەروونزانی سەردەمیانەی مادی هەبێ جامە هەمومان بۆیە لێرەینەوە خۆشم بۆ قسانە دەکەم لە بروی حەزمان لێ کە ژیانەکی مرتاحترمان هەبێ حەزمان لێ قەلەقی بێتاقەتەکانمان هەندێک کەم بن بتوانین دڵمان خۆشتر بێ بەختەوەرتر بین لەو ژیانە هەرێکە بەختەوەریەکانی لە شتە کۆ دەکاتەوە هەر تەمەنە و هەر قۆناغێکی جیاواز لە ژیانی ما بەختەوەرەکان من لە شتە کۆ دەبێتەوە لەوانەیە گەورەترین بەختەوەری منداڵە کوڕ لە تەمەنی 8 ساڵی و 6 ساڵی 7 ساڵی ئەو بێ کە پاسکی لە چی بکڕێ لەوانەیە گەورەترین بەختەوەری لە 15 ساڵی ئەو بێکە ئەو کچەی بەدڵیەتی ئاوڕی لێ بداتەوە و قسەی لەگەڵ کا و نامی بۆ بنێرێ لەوانەیە دواتر لە 8 ساڵی لە پۆلی 12 ببێتە کۆلێژێک دواتر لە 20 ساڵی و 25 ساڵی بەتایبەتی لای پیاوەکان ڕەنگە پارە و دروستکردنی ماڵ و بابەتانە بیتر بە پێی قۆناغەکانی تەمەن وردەوردە هۆرمۆنەکان گۆڕانکاریان بەسەردادێ بەختەوەرێکت دەگۆڕێت بەڵام شتێکێکە هەمومان لەسەری کۆکین و بەردەوام لە هەموو تەمەنەکان یارمەتی دەرمانە کە مرتاح و بەختەوەرتر بین لە ژیانی خۆمان اینجا ئەو کەسی مرتاح و بەختەوەرە لە ژیانی خۆی کۆمەڵک مرتاحی و بەختەوەری لە یەکتری جیاواسن کە هەوڵدان بۆ بەدەستێنانی ئەوان ئەو ڕێیکە وامەلی دەکا بگەین بەو جۆرە مرتاحیانە مەفروزە ڕێکەش ڕێکی پڕ بەختەوەری بێت طبعاً بەختەوەری مانای تەمبەڵی و ئەوە نییە کە هیچ نەکەیت ئێستا باسی دەکەین یعنی کە بزەبت بەسم چێ لەو وشانەی دایانڵێم لە سەرتاوە سلایدی چوارەم کە شتێکدا نووسراوە ئەمن دەمەوێت هەموو کاتێک لە سیمینارەکانم ئەو پەیامی بدەم کە هەر شتە گڕوددا لە دەوروبەری خۆمان ئەمە دەبێت لەسەر ئەوەی ڕێکەوین پێشەوەی قسەکان بکەین لە ناو پرزنتیشنەکەی کە هەر شتە گڕوددا لە دەوروبەری خۆمان ئەمە ناڵێن خەتای ئەوانە یعنی هیچ کاتێک پرۆجەکشن ناکەین کۆمەڵک وشە سازی بڵین دەرونی هەیە من نامێ بەکاریان بێرم بەڵام
و چۆن لایتێک لە ئاوێنێک دەدەی ئاوێنەکە لایتەکە دەداتەوە یان لیزەرە لێ بدەی لیزەرەکە دەداتەوە ئەو دانەوەیە نابێت لەناو مندابوونی هەبێت لەناو من وەکو هەژار ئەگەر مێ بەختەوەرتر بم ئەگەر مێ مرتاحتر بم لە ژیانی خۆم ئەو مەبەستم چێ لە شتە یعنی بۆ ناشتەک ڕوودەدات و لە پەیمانگایکی لە زانکۆی یان پۆلی 12 یان پۆلی 4 پرۆستەی نازانم هەشتەتون یان لە پیشەکرای شتێک ڕووداشتەی ناخۆشە بۆ لە کویزەکەی دەرەجەی نانی لە امتحانەکەی دەرناچی لە پۆلی 12ەکەی دەرەجەی نانی نازانم شتێک ڕوودا لە ژیان کە پێت خۆش نییە ئاسانترین شت ئەوەیە بڵی خەتای ئەوانە یعنی ئەو ئاسانترین و تەمبەڵانەترین ڕێگەیە کە نادێنێ بە بەختەوەری کێشەکەی ئەوەیە خۆی ناگەر ئەو ڕێگەیە بیگەاندینە بەختەوەری هەمووانە ڕێگەمان دەگەر بەڵام دوای تاقیکردنەوەی مێژووی مرۆڤایەتی ئەوە دەزانین کە هەر کاتە کەسە شتێکی ناخۆشە ژیانی خۆی ڕووبدا ئەو پرۆجێکشنی بکە بۆ بەرامبەرەکەی یعنی بیداتەوە بەرامبەرەکەی وەک چۆن ئاوێنە لیزەرێک داتەوە ئەو کەسە ناتوانێت بەختەوەر بێت لە ڕێگاکەی و گەیشتنیش بە ئامانجەکەی ناتوانێت بەختەوەری بکە بۆ ئێمە لەسەر تا دەبێت لەسەر ئەوە ڕێک بکەوین ئەمە کۆمەڵە کەسی پێگەیشتوی گەورین کە خۆمان توانای بیرکردنەوەمان هەیە و هەر شتێکیش ڕوودا لە ژیانمان هەر ئیڤێنتێک هەر شتێکی جیاواز ڕوودا ڕووداوێک ڕوودا دەبێت پێمان وابێ کە هۆکاری یەکەم و بەرپرس لەو ڕووداوە ئەمەین ڕنگ نییە مەرج نییە هۆکاری ڕاستەوە خۆی ڕوودانی ئەو ڕووداوە ئەتوبی بە شخصی بەڵام ئەتوو بە شخصی بە کەسی بە تایبەتی بەرپرسی لەوەی چۆن مامەڵا لەگەڵ ئەو ڕووداوە دەکەی کە ڕوویدا یعنی بۆ منە ڕەنگە ئێستا نازان ببێتە شەڕی ئێران و ئیسرائیل ڕەنگە ببێتە شەڕی کورد و دەوڵەتێکی دراوسێ ئەوە بەڕاستەوە خۆت و هۆکارەکە نین بەڵام بەرپرسی لەوەی ئەو کاتە دەکەی ئەو شتەی ئەو کاتە ئەنجامی دەدەی داهاتۆچی هەیە ئەو داهاتوی کە دروست دەبێت بەهۆی کردارەکانی ئەو ڕۆ خۆت لی بەرپرسی ئەگەر ئەمە لەسەر شتە ڕێککەوین پرێزنتیشن و سیمینارەکەمان خۆشتر و ئاسانتر دەبێت بابچینە سلایدی دواتر پێیان خان دوای ئەوەش ئەوە ئێستا لەسەر ڕێکوتین کامە کەسانی گەورەی پێگەیشتوین و قەرار وایە خۆمان بەرپرسیارەتی شتەکانی خۆمان هەڵگرین و ڕووداوانەی کە هەڵدەگرین لە زانکۆ و پەیمانگا لە ژیان بەگشتی چوار شتی سەرەکی هەن کە زۆر گرنگن بۆی مرۆڤ مرتاح بێ بۆی بەختەوەریش بێ لە هەمان کاتدا هەم بە پێناسەکانی WHO هەم بە مۆدێلە دەرونیەکان چونکە من حەزم لێ نییە قسەی نازانستی و ڕێی خۆم دایمەن باز بکەم هەم لێ کۆمەڵە قسەی ئەکادمی زانستی بکەین بێکەوە ئەگەر سلایدی دواترمان پیشاندەی ئەو شتانێکی ئێستا پێشکەشتان دەکەم هەمووی هەیە لە ناو بڵین ئەو کتێبە دەرونی دەمەرزانیانەی کە هەن لە ژێر ناوی جیاواز ئەمن هەوڵ دەدەم باسکردنەکەم بێ زۆر زمانەی علمی ئەکادمی نەبێ بۆی بتوانین هەمومان لە یەکتر تێ بگەین لە کۆتاییدا ئەگەر تێنەگەین با من هەر قسەکانم زۆر مهم و فەلسەفی پەیامەکە ناگە باچینە سلایدی داهاتوو دوو ڕێگە هەیە بەگەیشتن بە هەموو پێداویستەکانمان ئەو چوار پێداویستی کە لەسەرەوە نووسرابوون پێداویستە فسیۆلۆجیەکانمان پێداویستی کۆمەڵایەتەکانمان پێداویستی سلماندنی خۆمان و دروستکردنی خێزانی تازە ئەو دوو ڕێگەیە دوو عەقڵێتی جیاوازن لە یەکتری و دڵنیاشم هەمووتان ئەو دوو جۆرە کەستان بینیوە خۆتان لە بەشێک لە حاڵەتەکانی ژیانی خۆتان کەسایەتێکی چەقبەستوتان هەیە هەندێک جاریتر گەشەسەندوتان هەیە و هەمووتان دڵنیان برادێکتان هەیە کە چەقبەستووە برادێکتان هەیە گەشەسەند و عەقڵێتەکەی با بڕۆینە سلایدی داهاتوو سەیری ئەو دوو کەسە بکەن باشە ئەوانەی کە یعنی دایمەن بەو شێوازە بیر دەکەنەوە لە کلاسەکەتان لە پۆلەکەتان لە پەیمانگا و زانکۆ ئەوانەی سەرەوە ئەوی دەڵێ مامە ژیان فشەیە کورە خۆر داین نابین بۆ خۆی لە وڵاتە نایلم ببی بەچی دایمە خەرکی تیکتۆک و کۆمنت نووسین و ڕەخنەی بێ نابەجێ و یعنی ئەو شتانەیە ینی ئێستا بۆ من ئەوڕۆ نمونەیەک لەو کۆمنتانە بۆ هاتبوو باسی ئەنتیبایۆتیکم کردبووە تا دەرمانی دژی بەکتریاکان باسی ئەو مۆڤام کردبوو کەسێک نووسی بووی ئەخەر ئەمە هەوکردنمان هەیە واتە ئیلتیهابمان هەیە چۆن حەبی دژە هەوکردن بەکارنێنین لە کاتێکدا ئەمە لە ڤیدیۆکە باسی ئەوم دەکرێت ینی هەوکردنەکان ئەگەر ڤایرۆسی بن ناتوانانی دژە بڵین دژە بەکتریاییان بۆ بەکاربێن چکانە لە کۆتاییدا دژی بەکتریاکانیش دەکەن دژی ڤایرۆسەکانیش ناکەن بەڵام کۆمنتەکەی هیچ سوێنی بە مۆزوعەوە نەبوو تەنیا ئەوە بوو دەویست کۆمنتێک بنووسێ ئەوە لایانی سەرەوە لە کلاسەکەی خۆت سەیری دەوروبەرەکەی خۆت بکە سەیری پێنج برادرە نزیکەی خۆت بکە بزانە لە کامیانەوە نزیکن لە کەسایی سەرە یان لە کەسی خوارێ ئەو کەسی خوارێ دائیمەن دەڵێ ئەگەر شتێک ڕوودا دەڵێ خۆم دەرسم وەکو پێویست نەکردبوو ئەگەر دام کا دەڵێ خۆم سریع دەڕۆشتم ئاگام لە سەیری مۆبایلەکەم دەکرد بۆیە دامم کرد ئالوودەنیە بە هیچ شتێکەوە بە شاشەوە بە مادەوە بە جگەرەوە بە کەسێکەوە
بە مادە ئێستا مادە زۆرن جگەرە و ڤیپ و نێرگەلە هەموو شتانە و لە هەمووشیان گرنگتر شاشەیە کە لە پێش دەستی هەمومانە ڕەنگەداک و بامان زۆر دڵی خۆش بێت کە کوڕەکەم و کچەکەم ئالوودەی جگەرە نیە و جگەرە چێشنیە و نێرگەلە ناچێ بەڵام دەبینێ ئالوودەی شاشەکە خۆ فەرقی نیە لە کۆتایی ئالدەبوون هەر ئالدەبوونە ئەو کەسی سەرێ ئەگەر لە دەورتە ئەو کەسی سەرێ ئەو ڕسمەکەی ئاوا بە لەوانێ کوڕی باشش بێ بەڵامەوە میمەکە دڵیان متابینیتان لە فیسبوک ئەو جۆرە کەسە گەر لە دەورتە ئەو بزانە تو لە گروپی یەکەمی عقلەکانی عقلێتە چەق بەستۆکان وا خەریکە بەرەو لایەکی غەڵەتش دەڕۆی لە ژیانت کە ناتوانانی ئامانجی بەختەوەری و مرتاحی خۆت بەدیبێنی ئەگەر دەوروبەرەکەت بەو شێوازن ئەوە دڵنیا بە ئەتو ناتوانانی ئەو بەختەوەری کامە باسی دەکەین بەدەستی بێنی و چوار پێداویستەکەش بە مرتاحی بەدەست بێنی دڵنیا بە ئەوە دەکات خۆشت لەو گروپەبی ئەتو چۆن دەزانی یعنی چۆن دەزانی سەربەچەی تەمەشای برادەکانت کە ئەو کاتی دەڕۆی پەیمانگا و زانکۆ و سەری شەکەت بزانە برادەکان باسی چ دەکەن بزانە مۆزوع گرنگەکە لای ئەوان چییە ئەگەر بەردەوام برادەکان باسی ڕەگەزی بەرامبەر دەکەن بەردەوام برادەکان باسی غەریزەکانیان دەکەن لە سێکس و لە خواردن و لە گۆرانی و لە هەموو لە ناوبانگ لە شۆڕەجنێ و لە تیکتۆک و لە لایڤ و لە فلان و لە فلان ئەو بزانە تو لە ژینگە غەڵەتەکەی و ئەگەر باوەڕکە ئەگەر ئەو شۆ دوای ئەو لایڤی کە ئێستامە کردومانێتەوە خۆت ڕزگار نەکەی دڵنیا بە 15 ساڵێکە ئەو قسان گەبیر دێتەوە ئەو کاتە هیچ استیفادەی نییە یعنی دڵنیا بە ئەو برادێک ئێستا زۆر خۆش دەوێت بەڵام خراپە بەو شێوازەیە کەمە ئەوە ئاماژەمان پێداوە دڵنیا باتوی لە هەر لەبییر نامێنی کە مێردی کردیان ژنی هێنا کۆتایی پێدێ و کە یەک دوو منداڵی هەبوو سەرقاڵی داک و بابوو نازان فلان و فلان و فلان کۆتایی بە پەیوەندەکەتان دێ ئێستا خەریکە واوەکو مۆرانە ئەتو دەخوا بە ئامانجەکانی تو داهاتوی تو دەخوا دەکات بۆ کەسێکە دامان ناوە لەسەرەوە کە دەڵێ ژیان فشێ و تاینات نییە ئەو فلان و فلان و فلان چ شتێک گوارە تو دەکات خۆتکەی قوربانی ئەو کەسێک ئەو پێنج کەسێکە لە دەورتن هیچ شتێک گرنگ نییە بام سێ مانگان بەتەنیاوی ینی باو برادران نەبێ برادەکان نەبێ باشترە لەوەی کە لەناو کۆمەڵەی بیکە بەرەو شوێنەی خراپت بن ئەگەر درۆ لەگە خۆمان نەکەین ئێستاگەرە من درۆم لەگە خۆم نەکردبێ ئێوە درۆ لەگەڵ خۆتان نەکەن تەماشای پێنج نزیکترین برادرت کە پێنج نزیکترین برادرت خەریکی چن ئەتوش خەریکی ئەو شتێ پێنج نزیکترین برادرت دە نزیکترین برادرت ژمارەکە مهم نییە باسی چ دەکەن ئەتوش ئەو های ئەگەر باسی ڕەگەزی بەرامبەر و سیاست و شەڕی حیزب و شەڕی دین و یعنی ئەو شتانەیە کە هەمومان خەریکینە لە سوشال میدیای ئەوە بزانێت و لەسەر ڕێ غەڵەتەکەی و دوای 5 ساڵێکە دوای 10 ساڵێکە نەڵی پێیان نەگوتم یعنی هەر ئەوەندەیە پەیامەکەەوە گوتم لە سەرەدای ئەو سیمیناری باسم کرد سیمینار و پرزنتیشن و شتانە تەنیا بیرهێنانەوەیە لە کۆتاییدا خۆت دەبێ قرارەکە بدە یعنی ئەوە من نیم بتوانم بژانی تو بگۆڕم هەر کەس ناتوانێت ژانی کەس بگۆڕێ ئەوە تو قرارەکەی دەدەیە تەنیا ئەو قسانە بیرکردنەوەکانی خۆت تەنیا بە بیرهێنانەوەن ئێستا ئایستا لەو لەحظەی لەو چرکەی کە سری و ڤیددیۆی دەکەی سری و لایڤی دەکەی جێت بۆمە گرتووە ئەگەر قرار نەدەی ئەو برادرانە لا نەبەی وردەور دەلیان دوور نەکەیەوە پێ بە جەرجی خۆت دانەنەی هەندێک خۆشی لە ژیانی خۆت دەرنێنی لە بەرەوەی برادرانە تەوان زەویان خۆشە ئەو دڵنیا بە مستەقبەلەکەت مستەقبەلەش تاریکە ئەوە یعنی دڵنیا بە لە شتێک ئێستا دواترش باس دەکەین چۆن و ئەگەر برادرەکان شێت هەمووی باسی بزنس و پارە پیاکردن و ئاین بە شێوازەچی کە کاریگەرێکی پۆزتیڤی لەسەریان دروست کردووە و باسی کوردستان و نازانم باسی خێزان و داک و باب ئەو هەدیێ بۆ داچی دەکڕێ و هەدی بۆ بابی دەکڕێ خێزانەی پتەویانێ ناوناوە لەگەڵ خوشک و برایەکان دەڕۆنە دەرەوە پێت عیب نییە و برادری بەریەوە ماڵێ شانازی پێوە دەکەی دەڵێ ئەو کوڕە پیاوە برادری منە بابە ئەو خاتونە بەڕێزە برادری منە دا ها شانازی برادرەکەتەوە دەکەی ئەگەر وای ئەو لە سەڕێ ڕاستەکەی بەڵام ئەگەر پێت عیبە برادرەکەت بێتەوە کن باب و داکرد دوو قسامکە ئەگەر پێت عیبە لەگەڵ خوشک و برایەکانت تێکەڵاو بێ و کەلکی مەجلیسی نییە ئێتاوە یانێت کەلکی مەجلیسی نییە بەرەو عقارە تاریک دەڕۆی دەچنە سڵای داهاتوو چوار پێداویستی سەرەکیم باس کرد گوتم کە ئینسانێک بووی مرتاح بێ لە ژیانی خۆی دەبێت کۆمەڵک پێداویستی بێ بەڕاستی ئەگەر ئەو پێداویستیانە نەبێن بە جۆرێک لە جۆرەکان مرتاحی لێ سنێنراوەتەوە خۆی ئەمە کللتورێکمان هەیە کللتورێکی زۆر ناشیرنە بەگشتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە کوردستان و عێراق ئەوەی کە هەژاری بە جۆرێک لە جۆرەکان لە پیرۆزی سیر دەکەین لە ڕاستیدا هەموو شتێک دژیە مۆزوعە لەلایانی مرۆیەوە هەژاری کێشەشی زۆر گەورەی مرۆیی هەموو دنیاە لەلایانی مرۆیەوە لەلایانی ئاینیەوە یعنی ئێمە هەمومان دەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چوار خەلیفەکەمان یعنی هەمویان حەزیان کردەوە کە مسلمان زەکات بدا نەک زەکات وەربگرێ ئەو دەستەی کە دەبەخشێ باشترە لەو دەستەی کە وەردەگرێ یعنی هەژاری شتێکی جوان نییە بەڕاستی کەسێک هەژارە من ناڵێم ئەو کەسە ناشرینە قسەکە وهانێ ئەوە قسەی پۆپۆلیستێ یعنی ئێستا باسی مۆزوعیتین و مناقەشەی لەسەر نه هەژاری ناشرینە
هەژاری ناشرین نەبوو لەبەر ئەوەی هەژاری وا دەکات تو نتوانانی دەنگ هەڵبێنی لە بەرامبەر مافی خۆت کاتێک خاوەن کارەکەت غەدر لێ دەکات لەبەرەوەی هەژاری بە جۆرە لە جۆرەکان دەتکاتە کۆی لی کارەکەت هی خاوەن کارەکەت هی مدیرەکەت هی فلان هی فلان هی فلان هی فلان حیزب کە پارە دەداتێ و معاشک و دەبێ هەموو شتەکانی بە قسە بکەی و دەنگەکەی ڕسم بۆ بگری و نابێ خاوەنی ڕێی خۆت بێت تەنانەت ناتوانانی کۆمنتێکش لە فەیسبوک بنووسی بەسەر بەرزی ئەو هەژاری ئەو هەموو دەردەی لێ خڕبەتەوە هەژاری نەخۆشی دروست دەکات هەژاری ناهێڵێ کوڕەی گەنج و کچی گەنج فەحسەی باش بکەن بۆی منداڵەکەیان تووشی تالاسیمانە بێ هەژاری وا دەکا کاتێک خانمەکی هەژار دووگیان دەبێ نتوانێت سۆنەرەکانی مەزبوطی بکە منداڵەکی دەبێت کە کەمەندامە و گرفتار دەبن بەسیەوە ئەو هەژاری بەرپرسی هەموو ئەو نەهامەتیە جستەی و دەرونیانەی کە ئێستا بەشتی باشی خەڵکی کوردستان و هەموو جیانش پێوەی دەناڵێن ئەو هەژاری بەرپرسی شتانەیە کاکە ئەگەر ئەمە شتەمان لا پیرۆز بێ یعنی ئەمە هەر لە بیدایەتەوە عقڵیەتەکەمان غەڵەتە کەواتە بەڕاستی هەوڵدان بۆ پەیداکردنی بژێوی ژیانە دابینکردنی ماڵ دابینکردنی بەرهەسێنانی سامانێک بۆ خۆت بە ڕێگە شەرعی کە هەیە بۆ ڕێگە قانونی کە هەیە شتێکی زۆر زۆر باشە بۆ یەکەم پێداویستی بۆ مرۆڤ چونکە مرۆڤ هەمومان خوێندومانەها لە سەرەتایی لە کتێبی زیندەزانی مرۆڤ پۆلێنکردنەکەی وایە پۆلێنکردنی مرۆڤ سەر بە خێزانی شیردەرەکان یعنی یەکێکە لە ئاژەڵە شیردەرەکان مرۆڤ باشە شیردەرەکان هاوبەشن لە کۆمەڵێک شت یعنی هەم مانگایەک هەم مەڕک هەم ئەو هەموو شیردەرانی کە هەم مرۆڤک هاوبەشە لە کۆمەڵێک شت ئەگەر ئەو شتانی نەبێ ئەو مرۆڤ ناتوانێت بڕاتە پلەکی سەروتر ئێستا پێتان دەڵێم چۆن خواردنەوە و شوێنیمانە و جلوبەرێک کە ئەوانە هەمویان بە پارە دەکرێت ئەگەر ئەوانت نەبێ ناتوانانی بیریش لە زۆر بابەت بکەوە طبعا ئەو مۆزوعی زۆر زۆر قوڵە یعنی زۆر دوور و قوڵە و ڕێی جیازی لەسەرە بەڵام زۆر بەڕوونی ئەمە ئەو شتەی دەبینین لە ناو خۆمان ئێستا حالی لە ناو کوردستان گەرمترین مۆزوع چیە حالیە لە ناو میدیاکان ساعت حوت و ساعت هەشت ئەوانە ئەها یەکەم هەواڵ کە دەیەوێت و بگرێت گرنگترین مۆزوع لای خەڵک هاتوونە هاتەکە گرنگترین مۆزوع دەتوانن کۆمنت بنووسن دەتوانن وەبزان نامەی بنووسن دەتوانن کلیککەن لەسەر نقطەی ئەوەکە کلیککەن لەسەر سێ نقطەی تەنیشت دەستەکە کە دەستەکە هاکراوە لە خوار خوارێ سێ نقطەکەی داگرن نووسراوە این کۆڵ مەسجد دەتوان مەسجد بنێر بۆی ڕێی خۆدان بڵێ ئەو کەسە ئێستا دەستی بەرز کردەوە ئۆکێ وەکو نامەکانتان وەکو ئەو قسانی ئێستا منیش کردم عافیە ئەو ئێستا یەکەم کە زانانی سیمەعاش سیرکەن جەماعەت ینی خوای گەورە ئەمەی دروست کردووە ئەوانەمان کە مسلمانین یان مەسیحین یان یەهودین یان بودای نازانم هەر شتچینیان هەر باوەڕمان بۆ شتانە نییە هەمومان دەزانین کە مۆزوعی گەورەتر هەیە لە معاش ینی هەمومان دەزانین کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ پێ بابەتی تەندروستی لایانی دەرونی پاکخاوێنی ژینگە بابەتی ئازادی سربەخۆی کوردستان کورد هزار یەک شتەوە نیە شتی زۆر مهمە بەڵام خەڵک مۆزوعی چیە مۆزوعی گەرم لەناو بازاڕی معاشە بۆ لەبەرەی پێداویستی سەرەکی فیسیۆلۆجیەکانمانە خواردن و خواردنەوە شوێنی مانەوە جلوبەرگ پەیوەستە بە معاشەوە بۆیە ئاجا ئێستا ڕەنگە بڵێن باشەوە چێنی بە زانکۆ پەیمانگا و بابەتانەوە هەیە بۆیە ئەتوو ئەگەر لە زانکۆ پەیمانگا ئەو کەسە یەکەم بێ هاوی دەڵێ ژیان فشێ مامە و خۆیش دەستناکەیەوە هەمووی واستە و تەعیناتە دوو ڕۆژێکە کە هیچ فێر نەبووی لە زانکۆ پەیمانگا و علاقات دروست نەکردو زمان نەزانی و ئیشت دەست نەکەوێت ئەو کاتە تو هەژار دەبی ئیشت دەست ناکەی و ناتوانانی پێداویستی فسیۆلۆژی خۆت دەستبینی کە پێداویستی فسیۆلۆژی خواردنەوە جلوبەرگ و شوێنیمانەوە ئەوانت بەدەست نهێنا هەنگاو دەنەی بۆ شوێنێکی خراپتر هەنگاو دەنەی بۆ شوێنێکی خراپتر چونکە هەتا پێداویستی فسیۆلۆژیەکان بەدەستنێنی ناتوانانی بیرکردنەوەی فەلسەفی و گرنگی و خۆسەلماندن هەبێ ئەگەر بشتوانی ناتوانانی کاتی پێویست بۆ تەرخان بکەیت لەبەرەوەی تو خەمی زگتە دەبێت جارێ زگت تێر بکەیت ئێخۆ ئەگەر نانی نەخۆی دەبری لە برسانوە ئەو پێداویستی فسیۆلۆژیە ئەو هەم زانستی ئەو مۆزوع زانستە مادیە هەم زانستێکی دەرونیە یعنیکە هەموو ئەو مۆدلانێک کە پێشتر پیشانمدان هاوڕان لەسەر ئەو شتێک چ بکەین بۆەوەی ئێستا تو وەکو گەنجێک ئەگەر بتەوێ ژیانت بگۆڕی ئەگەر بتەوێ باچینە سلایدی دوایەوەش ئەگەر تێ ژیانت بگۆڕی ئەگەر تێ باشتر بی و دوورکەوە لە برادرانە خراپانێک کە باسم کرد لە زانکۆ پەیمانگا دەبێ شتانە فێربی بەبێ شتانە کە ڕۆژی تاو یانێت و نتوانی سوودی گرنگی زانکۆ پەیمانگا تێ نەگەیشت بێت خۆ تاعینات هەر نیە ئێستا لە طبعامیش تاعینات نییە سوودی زانکۆ پەیمانگا بۆیەت و شتانە فێربی زمان فێربی زمانی عەربی و ئینگلیزی بۆمە گرنگترین دوو گرنگترین زمان ئێستا هەر زمانێک کە چینی و یابانی کۆری و ئانەش فێر باشە چونکە کۆسڵخانەکانیشان پێیانە
بەڵام مهم یعنی عیب ئێستا تو بەس کوردی بزانی عیب ئینگلیزیی باش و عەربیە کە تێگەیشتن و قسەکردن هەبێ نەیزانی دەزانی بۆ عیبە خۆ لە بەرەوەی نییە خۆم پێکەم بێ یعنی ئەمە کوردم شانازی بە کوردبوونی خۆم دەکەم تا بە کوردی قستان بۆ دەکەم مەسەلەکەەوە نییە یعنی ئەمە دەبێت وازم دەبێت گەورەتر بیرۆشانەکەینەوە لە بەرەوەی گەرە تو بتێ گرافیک دیزاینەر بتێ مۆنتاژی بکەین بتێ ئای بەکاربێنی دەبێت ئینگلیزی بزانی یان عەربی بزانی ئەگەر تو علاقات لەگەڵ شەریکەی دروستکەی لێسە لە عێراق ئەتو لە عێراقی دەبێت عەربی بزانی خۆ بە زمان چ قسان دەکەی یان دەبێت ئینگلیزی بزانی لەوەش کارەساتتر بارەزانی چیە جەماعەت ینی هەسێری پۆلەکەی خۆتانکەن باشە ئێستا لەگەر لە ئامادەین یان لە پەیمانگە و زانکۆیان تاواشتا کردە خۆ هەندە کەسمانی کوردیش نازانێت تاواتی قسام کە دەزانن یعنی ئێستا کوردی خۆمان هەیە لێرە لەگەڵم وان بۆ تەڵە بەدڵنیام لەگەڵتانە خۆ کوردەکەش نازانێت دەزانی بۆ چونکە زمان بەتەنیا ئەوەی کە لە دایک و باوتۆ فێربووی بەزنی بۆ ئەوەی هەستەکان و بیرکردنەوەکان دەربڕی دەبێ و خاڵی دووەمە بێت کە لێرە نووسیمە لە ناو بازنەمۆرەکەی کارامەیە نەرمەکە معقول نیە تو 4 ساڵی زانکۆ بخوێنی فێری سیمینار پێشکەشکردن نەبی نەزانی سلایدی حازەکەی پاوەرپۆینتی نەزانی مایکرۆسۆفت وۆرد بەکاربێنی نەزانی لەگەڵ برادەکەت قسام بکەیت بچێ قاعاچی سەلامێ نەکەیت نەزانی ئەگەر یەکێک دەستی هێنا پێش بۆ تۆقەکردن ئەگەر بتێت تۆقی لە گەکەی چۆنە نەتێت چۆنە نەزانین هەستی بەرامبەرەکەت ڕابگری کاتێک دوو قسان دەکەی دوو قسەی معقول بکەیت ئەگەر چیە مەجلیسە چی قسەکت کرد نەڵە کورە بابە فڵان قسە ئەگەر ئەو هات نەکرد یعنی تو ژیانی زانکۆ دەفیڕۆت چوو ئەتوەر خەریکی ئەو قسە بێمەعنایانە بوو کە پێشتر باسمان کرد ئەگەر تو ئیش دەست پێوە پێداویستی فسیۆلۆژی خۆش دەبین کە پێویست بە کارامەی نەرمەکانە کارامەی نەرمەکان زۆرن یعنی ئەو شێوازی قسەکردن و بڵین هەستان و دانیشتن لەگەڵ برادەکان تو ناو بازار ڕۆشت کڕین و معاملەکردن و عقدکردن و هەر قسەکردن گفتار لەگەڵ برادەکەی خۆت ئەوە کارامەیەکی نێر کە چۆن دەست جوڵێنی و چۆن یەکسەر هەموو قەلبت نابێت عارەقە و لەرزداد نادگرێ و ناتوانانی سەلامەتی بکەی دەچێتێکی یان دەچێت یادەچی کاکەەوە هەمە خەڵکە دانیشتە هەمە پیاوە جەمەدانی بەسەر معقولە تو دەچی سەلامەتی ناکەی نابێت یان یار بەڕاست چۆتی لە کوردستان دەژی ناو کۆمەلگای ئەو کۆمەلگایش کۆمەڵک شتی هەیە کە هەمومان لەسەر ڕێکەوتین دەبێ بیکەی دەنا کۆمەلگایەکە بە چاوە چکەمتر تەماشات دەکە ئەوەش باد لێ دەکات نەتوانی پێداویستی فسیۆلۆژی خۆ دابینکەی چکەگەرە تو باوڵێنە تو کەسێکی کە زۆر باشی دەتوانین ڤیدیۆگرافی بکەیت زۆر باشی دەتوانین کانولی دابنیت با بڵێن پەرستان دەتوانی سەحبی خوێن شتووە بکەیت ئەگەر قسەت خۆش نەبێت لەگەڵ نەخۆشەکانت دوو ڕۆژی کە ساحبی شوێنەکەی دەرت دەکات دەزانی چکە ئەو پێویستی بەوەکەی نیە بە دەرزەکەی نیە هزار کەسێک دەتوانێت دەرزی لێبدا پێویستی بە کەسە چیە بتوانێت و کانولی دابنێ و دڵی نەخۆشەکەی ڕابگرێت باماشی ئێستا من دکتۆرم هزار ئێستا زۆر دکتۆر زۆرە زیاتر لە 500,000 دکتۆر هێستا لە کوردستان و بڵین لە عێراق بەگشتی لە ماوەی 2050 پێشبینی دەکرێت تا 110,000 دکتۆری بڕوە خۆ دکتۆر زۆر بوونەوە زۆر بوونەوە نیە مهندس بامان شێوە هەموو شتێک زۆر بوو ئێستا چ شتێکە تو جیا دەکاتەوە ئەوەی کە بتوانانی بە شێوازێکی باش گفتوگۆ لەگەڵ بەرامبەرەکەت پێ ئەوەی کە پێڵین کارامەی نەرمەکان ئەو جێستا من تەنیا دەتوانم هە سەر قەڵەمەکان بە بیر خۆمان بینینەوە بۆی بزانین ئەمە خەریکیشت ڕاستەکەین لەو تەمەنێکی ئێستای دای یان خەریکیشتی لار و لەوێری باشە شتێکی زۆر گرنگەیە کە بە کورتی باسیەکەن تەکنۆلۆژی ئەگەر تو مۆبایلت پێەیە مۆبایلێکی زیرەکت پێەیە و مۆبایلە زیرەکە بەس بۆ تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و سناپچات بەکاردێنی ئەوە بزانە تو لە خەتەرێکی گەورەدای وا خەریکە بەرەو بیرێک بەردەبیەوە وا خەریکە بیرێک هەیە بیرەکی زۆر قوڵە بیری کەنعانەیە بەردەبیەوە بۆ ناو بیرە و دەکەوێت ژێرەوە ئاگادار بە چکە تەکنۆلۆژیا بەس چوار سۆشال میدیانێک کاکە تەکنۆلۆژیا کانڤایە کاپکەتە بەرنامەکانی مۆنتاژە پاوەرپۆینتە مایکرۆسۆفت وۆردە ئایە یعنی ئەو هەموو شتە جیاوازە ئەو هەموو کۆرسە جوانە هەیە لە یوتیوب ئەو هەموو شتەیە ئەگەرە تو 6 ساعت شاشەکە بەکاردێنی 6 ساعت کە دڵنیام بەشتی باشتن زیاتر بەکاردێن ئەگەر 6 ساعت بەکاردێنین تەماشا دەکەی لە 6 هەفتای سۆشال میدیا ئەوە ئەتوی لەسەر ڕێی کوڕەکەی سەرەوەی ئەوەی باسمان کرد باشە زۆر زیاتر لەسەر ناڕۆ چکە هەمومان دەزانین کە ئەوەی مەبەستە تەکنۆلۆژیا دەبێت بۆچی بەکاربێنین دواترش دێنە سەر پەیوەندیەکانمان ئەمن لە سێ پەیوەندی گرنگ کۆم کردوەوە جگە لە پەیوەندی خۆت و خۆتکەوە هەموو ئەو بە سیمینار دەگرێتەوە پەیوەندی خێزان و هاوڕێ هاوپیشە ئەوانە کە لە پەیمانگە و زانکۆ لەگەڵتن یان لە ناو ئیشەکە لەگەڵتن هاوڕێکانت بە هەماشەوە کۆمەڵش کەمترن یعنی هاوپیشەکان لەوانەیە گۆ 50 تەڵەبە بن لە کلاسەکەتان بەڵام 5 برادرتن ئەوە هاوپیشە هەر 50 بەڵام 5ەکان هاوڕێکەکەتن لەترش خێزانەکەن بۆ چکە بەرکەوتنی زیاتر لەگەڵ هاوپیشە و هاوڕێکان تێ تا خێزانەکەت ئێستا وای لە هاتۆ چکە ساعتێن زەڕێ ماڵێ دوای دەڕۆی ژوورەکەی خۆیان خەریکی مۆبایلەکەتی ئاگار لە خێزانەکەت نیە دەمە یەک شتان پێ بڵم جەماعەت بڕۆ سلایدی داهاتوو بێ زەحمەت پێیان خان ئەوڕۆ کە ئێستا دانیشتون و لە دووری داک و بابتان گوێتان لەو شتێک گرتو داک و بابتان نازانێ خەریکی چنە
زانی ئەو شەلوانەیە کۆتا جار بێداکە دەبینی و کۆتا جارش باب دەبینی. ئەو قسە چی زۆر خۆش نییە بەڕاستی بۆ میشکە دیکە ئەگەر لە داکو بابیش دووری یعنی بۆ منە داخلی لەوانەیە ئەو تەلەفۆنی ئەو شەدەیەکی کۆتا تەلەفۆنت بێ لەگەڵ داکو باب ئەمن هەموو شەیەکە لە تەواڕی داوام دەکەم و هەموو ڕۆژێ ینی ئەو ڕۆژستە لە تەواڕی بوو هەو ڕۆژ ئەو حاڵەتەم دیت و هەموو ڕۆژ دەبینیم ینی حاڵەتەک نییە شتی دەگمەن نیە هەموو دکتۆرت شەو هەیە هەموو ڕۆژێ ئەو کوڕ و کچانە دەبین کە ئەو ڕۆکۆتا جاریان بوو کە داکو بابیان بینی بوو ئێستا داکو بابیان کە دێن دەیبینن وا لەژێر دەستی مێ CPR-یان بۆ دەکەین ئەوەی بڵین بژانەوەی دڵیان بۆ دەکەین و کۆتای پێات و داکو بابی ینی ئەوە کۆتا جار بوو کە داکو بابی بینی ڕەنگە بە تووڕێەوە ڕۆشت بێ ڕەنگە شەڕی کرد بێ لەگەڵ داچی لەگەڵ لەسەر برادەرەکەی ڕەنگە کوڕەکە لە کافتریای شوێ نەهات پێێتەوە درەنگ بوو باوکیری تووڕە بوو ئەوەش کۆتا جار بوو کۆتا مناقەشە و کۆتا قسەکردنی لەگەڵ بابی ئەوە بوو مناقەشەکردن لەسەر کافتریایکی گەمژانە لەسەر نێرگەلەکی گەمژانە جگەرەی گەمژانە خۆشەویستترین کەس کە یەک جارە هەرگیز دووبارەش نابێتەوە لە دەستیدا بەبێ ئەوەی ینی لە پێناو هیچ نەک هیچ یعنی هەر هیچ نییە لە بەرامبەر دایک و باوک لە بەرامبەر برا و خوشک چکانە یەک جارن ینی هەموو شتەچکەکە لەو ژیانی هەیە یەک جار نییە ینی هەموو شتە چانسگەی هەیە دەنا نەگەر کلێچ لە دەست کلێچکە تێ پارچەک لە جگەر لە دەست بێت جگەرەکە دێتەوە هەموو شتە بەڵام داکلات یەک جار زانی ینی لەوانەیە ئەو شۆ کۆتا جار بێ کە داکو بابی دەبێت بۆی لە زیاتیەوەی 8 ساعت مۆبایلی بەکاربێنی 6 ساعت مۆبایلی بەکاربێنی هەڵدەیەک 2 ساعت لەگەڵەوان بە باک چیرۆکەشی دووبارە بێ ینی چێ با و چیرۆکەی کە دیجێڕێتەوە پێی وایە نوێ جاری پێنجەم بێ بیجێڕێتەوە چێ با جاری پێنجەم بێ ینی چونکە دەزانی ینی جاری پێنجەم لەوانەیە ئاخر جار بێ و چیرۆکەت بجێڕێتەوە ینی ئەو شتت هەستی کردو بیرت لێ کردێتەوە تو حتا بۆ بیر لەشتەوە دەزانی لەوانەیە ئەو کاتی تااقەت نیە داکە قسەکەت بۆتەوە بکە ئەو کاتی لە دەمیگەدەوە ئەو کاتی لەبەر چاتەکەت ئاگات لێ نییە ئەو کاتی لەبەر سکرۆلینگ لەسەر تیکتۆک ئاگات لێ نییە ئێخۆ سکرۆلینگ کە هیچ نییە ئەوە دایک لە بەرامبەر یان باوک قسان دەکات بەس تو ئاگات لێ نییە و ئەو گیانە دەستداوە هەتاش ناتوانانی ببینیەوە یان قسە چی لەگەڵکەی یان ماچی دەستیشی بکەی بەگەرمی چکە کە کۆتایی پێات سار دەبێتەوە تەنیا لاشەی بێڕۆحە یەکسەر هەست دەکەی ئەو کەسەی جاران نییە ینی کە ئەمە کەسێک لەژێر دەسمان جان دەست دەدا و ڕۆحی دەرەچێ یەکسەر هەست دەکەی ئەوە کەسە و کەسە نەماکە شتە چکێ ئێستا تەنیا دەستێکی ساردەوتەوە نامێ زۆر دڵتانتون کە مەعافیتان کەم بەڵام ئەوە ڕاستەکەیە بۆی لە دوای سیمینارە دوای ئەو گۆڕانکردنی کە پێشتر باسمان کرد ینی بڕۆ دەستی باکتەر ناچکەنە گەرماوە ئەگەر نەماون دوعای خێرا ئەمە بکەن چکە کۆتا ڕۆژەوە ڕەنگە کۆتا ڕۆژ بێت برادەرەکانت بە کورتی و مختصری لەسەر پێیان باسی بڵین خێزانەکەم کرد برادەرەکان و هاوپیشەکانت دوولانە یان جەماعەتی بارن ئەو جەماعەت تۆمەس شێڵبینە یان جەماعەتەکەی کەنەوەی پێکەوە چونەتە عەبرە سەیری برادەرەکانت کە ئەوە جاری دووەمە بە بیرتان دێنمەوە بە بیر خۆم دێنمەوە ئەگەر برادەرەکانت لایەکەی باڕەکەن ئەوەی تۆمەس شێڵبی جەماعەت ئەوە لە خۆت ترسێت و دەکەوێت ناو بیرێکی قوڵ کەسی ژمنەتی پێ نیە دوای 5 ساڵێکە دڵنیا بە هیچیان نامناس لێیان دوورکەوە پێشەوەی پاڵت پێوەنین لێیان دوورکەوە پێشەوەی قەدەر یەک شەقت لێدا نەتوانی بێەوە سەپەی خۆت چونکە ئەو برادرانە هۆکاری پێشکەوتنی دواکەوتنیتون سەیری برادەکان کە ئەگەر لەگەڵ ئەو قسانەی دیکەین یەک ناگرنەوە هەوڵی ئەو چوار خاڵە نادەن کە وا خەریکم باسی دەکەم خاڵی یەکەم پێداویستی فسیۆلۆژی و کە پێویستی بە ئیشکردن بوو خاڵی دوم پەیوەندەکانت پێویستە ڕێک بخەیتەوە گرنگی یەکەم بدەیت بە خێزان گرنگی یەکەم بدەیت بە خێزان دایک و باوک و خوشک و برا دواتر برادەرەکانت فلتەرکە برادەرەکان فلتەرکە دەنا قڕ بەسەری دەبێت بە کورتی و مختصری خۆمان با بڕێنە سڵای دواتر طبعا مرۆڤ کاتێک پێداویستەکانی هەبوو کاتێک تێر بوو اینجا دەتوانێت خۆی بسەلمێنێ ئەمن بە کورتی باسی ئەو مۆزوعی دەکەم هەڵ دەدەم هەندێک گەنجانە باسی کەم دەنا مۆزوعی زۆر فەلسەفی و ئیزعاج و وشکە بەڕاستی مۆزوعی سەلماندنی خۆم با بچینە سڵای دواتر خاتون ئەو دوویەکیان نەتووی یان کە لە ناو مەجلیسەشدا نشی کەس حسابت بۆ ناکات یان کە لە ناو مەجلیسەکی برادەرەکانی خۆش دادەنیشی حەزیان لێ قسەیان بۆ کرد ئەو دووە یەکیان نەتووی ئەگەر بۆ قەسەوزەکەی کە کەس حەزی لێ نیە قسان بکەی ئەگەر قسانش پێی لە دەمت دەدەنەوە و بە جۆرەشی کاتێک قسان دەکەی یعنی ئەو کەسە گاڵتەجاڕەکەی ناو برادەرەکانی ئەوە ئەتو کەسەی غەڵەتی ئەو شێوازەی خۆت بگۆڕە چونکە ئەو شێوازە سرد لە ناو قوڕێ دەنێ ئەو شێوازەی خەتەرە ئەتوو کاتێک چێ زانکۆ پەیمانگا ئەتوو گاڵتەجار نی لە ناو کلاسەکەی قسەی دەکەی بۆی هەمووان پێ بکەن یعنی ئەو شتە هیچ گرنگێکی نییە جەماعەت
ئەو شتێک کە لەناو پۆلەکەت قسەی کۆمیدی بکەیت و هەمووان پێ بکەن ئەو قسە کۆمیدی تعلیق لە فلان تعلیق لە خۆت هەندێک کەسی قسە بەخۆی دەڵێ بۆ لە پێناوی ئەوکانی تر پێ بکەن لە پێناوی برادەکان پێ بکەن ئەگەر ئەو کەسی ئەوە بۆ قسەوزەکەی خەتەرە لەوانەیە یەک بەدر لێدن پان بکەنەوە چونکە دوای ئەوە ئێستا پێتان دەڵێن بۆ قسان دەکەن دەبێت کەسەکەی کەبی کەسە جدێکە بی دەزانی بۆ جەماعەت خۆ پێکەنین و جرت و چەقە نەخۆشە بەڕاستی ینی یاریکردن و زۆر خۆش نا بەس کە زانکۆ پەیمانگەتەوە دەکەی دەزانی ژیانە هەوای نیە ژیان شتێکی دڵڕەقە کە دەبێت خۆت کرا بسەلمێنی بۆ ئەوانی کە خۆت بۆ خۆت بۆ ئەوانی کەش بسەلمێنی ئەگەر وانەکەی دەبێت بۆ قەچی سەوس ئەگەر بێ بۆ قەچ سەوس زۆر ئاسانەکە بەردەکەی لە دەنپان بکەنەوە چونکە کاتێکە تو بۆ قەچ دەبینی یا سیسرکەچی دەبینی ئێستاوانەیە ئەو بەتایبەتی کوڕەکانەوانەیە لە سیسەکەی ناترسێن لە ڕێیە تو سیسرکەچی دەبینی لەوانەیە لە خۆتۆ پێێنی دەزانی کۆمەڵگەی مرۆیی خۆش نییە باش نیە من قسەی دەکەم ینی خۆزگەوانە بووە ها ینی خۆزگە کۆمەڵگەی مرۆڤایەتی هەمووی پەمەی بایە و هەمووی قسەی خۆشی لەگەڵ یەکتر کرد و هەستەکانی بەرامبەری ڕاگرت بە خۆزگەوە هەمیش پێم خۆش بە زوانە ینی کە زانکۆ پەیمانگەتەوە دەکەی ویشت نییە و یەک دینار لە باغڵت دانی و کەس ژنن ناداتێ و کەسیش نایەتە داوات ئەو کات دەزانی ژیان چەند دڕەقە باشە ئەو کات دەزانی کە تو تەنیا بۆ قەچی یەک تۆزیماوە بەردەکرێتن و پارت بکەنەوە یان سیسرکەچ یەک تۆزیماوە پێت لێنن ئەگەر نەتوانی خۆت بسەلمێنی ئەوە ڕاستێکەیە بریاوانە بووە بریا ژیان خۆش بە بریا ژیان پەمەی بووە ینی ئاسان بووە بۆ هەمومان بۆ خاوەن پێداویستی تایبەت بۆ وانەی کە زمانیان بەنەوەکە بۆ وانی کە شێوەیان بەنەوەکە بۆ وانی کە باڵیان بەنەوەکە خۆزگە قورس نەبووە بەڵام قورسە چ بکەم ینی ئەوە واقعەکەیم پێتان دەڵێن خۆگەر قسەی خۆشتان بۆ بکەم بڵێن تۆ دەتوانی هیچ ینی دەردینگۆ چارەسەر نابێت ڕاستێکەوەیە قورسە کە قورسە دەبێت خۆت سلمێنی نابێت خۆت پێ بۆ قەچی سەوز لە بیدایەتەوە لە مەرحەلەیەک و دووسێەوە هەر خێرا نوکتەچی بکەی هەموویان پێ بکەن خۆ قەشمەر نییە بە هەولێری خۆمان دەڵێ وانە ئەوە ئیشی تو نییە تو هاتی لەوێ بۆچی چووی چوار خاڵەکەت لەبیر نەچێت پێداویستی فسیۆلۆژی خۆت دابینکەی بچی لە ڕێگەی عیلاقات و لە ڕێگەی پەیوەندی نەرم و ئەو بابەتانێکە باسم کرد پەیوەندی خێزانەکەت ڕێک بخەیەوە خۆت سلمێنی خۆ سلمانیش کۆمەڵک خاڵتان پێ دەڵێن چی بکەم بۆی ینی باشم بۆی نەمەوە بۆ قەچ سەوس جەماعەت دەبێت کتێب بخوێنی بەخوای دەزانم زۆر ناخۆشە ینی سام هیچ حەزم نەوە کتێبە نامووی بخوێنەوە حەزم لێ بەڵام کە دەچمە سەریە دوو پەر دەخوێنم بێت تاقەت هەموو کەسێک وایە دەزانی تیکتۆک زۆر خۆشترە ئەنێگرا بێ خوارد لە تیکتۆک زۆر مرتاحتری و خەولی دەکەی بۆ خۆتەوە بەڵام دەبێت بۆ قەچی سەوس بکەم ینی قسەی من نییە ئەو کاتە نازانی قسام کەی نازانی ڕێی خۆت دەربڕی نازانی پرسیارەکان سەقەتن بیر و بۆچوونەکان هەر بە هەمان شێوە دواکەوتوی خەڵک پێت پێ دەکەنێ ئەوە ڕاستێکی کۆمەڵگەی خۆمان نە کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی مرۆڤایەتیە هەموو مرۆڤایەتی وایە یعنی ئەوە بەدەست من نییە ئەگەر تەوێ خۆت بسەلمێنی معقول نییە ناوی فەیسبووکەت کچەخەم بارەکە بێ یان کوڕە دڵتەنگەکە و کوڕەتەنیاکە بێ ئەگەر وایە کاکەوە لە خەتەردای ئەگەر تو پرۆفایلێکت هەیە پرۆفایلی سوشال میدیا لێوە دەردەکەوێت تا چەند سیقەت بخۆتە چکە پرۆفایلی سوشال میدیا زۆر لە زۆرەکان ڕنگدانەوەی پرۆفایلی خۆتە لە ژێر ڕاستەقینە ئەگەر ڕستمی خۆش ماڵێتان نایلن داینێن شتەی دەبێت معقول دابنەی ناوی خۆت بەڕاستی بنووسی پیشەکەت و لەکوێ دەخوێنی و چەند ینی دیتێلەکان پڕکەوە چکە تێ و فەیسبووکە ئەو ئینستاگرامی بەکاربێنی نەک ئەو تو بەکاربێنی چکە کاتێکە تو ناوت کوڕەتەنیاکەیە کچە تاقانەکەیە کچە دڵشکاوەکەیە ئەوە تیکتۆکە تو بەکاردێنێ ئەتۆی بەکار نانی تەنیا تو بینەری ڤیدیۆکانی یوزر زیاتر بەرەم دێ ئەتۆی بەکار نانی ئەو ئەتو بەکاردێنێ مۆبایلەکە تو بەکاردێنێ شاشەکە تو بەکاردێنێ لێوە دەست بکە لە پرۆفایلی فەیسبوک و شتەکەتەوە چاچی بکە ڕێچ بکە پرۆفشنال بکە ینی بە کوردی خۆمان دەڵێ پیاوانەی بکە ناوی خۆت و بابکە ڕسمی خۆتە گەردێن عیلەکەت ئەگەرنیان ڕسمەی معقولە باشە ئەوە لە پرۆفایلی فەیسبوکەوە سان پێکرد دواتر کتێبە ئەگەر 6 ساعتەوە بەکاردێنی ینی کارەساتێت دەبێت کتێبی تێبکەیت کتێبی دەنگی پۆدکاست سیمیناری لەو شێوازە چکەوانم گرێنانەوە بەڵام ئەگەر ژیان بە ڤیدیۆی کورتە ئەو بزانێت دەبێت بۆ قەچ سەوز دواتر گلەی لە خەڵک مەکە پانت دەکەنەوە چکە کۆمەڵەکەەوە هەیە پێمان خۆش گوێ ناخۆش بکەنەوە دواتر پێش چینە سلایدە شێوەتە کاتێک دەچێت زانکۆ پەیمانگە یان سەر ئیش دەبێت ئەگەر لە شێوی خۆت بێ زانکۆ پەیمانگە شوێنی حەفلەی نییە ڕەنگە ئێستا کچەکان لە مەرحلەی ژیانی خۆیان وابزان نەگەر میکیاجی ئۆڤەر بکەن و زۆر خۆیان بەنەوەی پیشاندن ئەوە خەڵک سەرنجی خەڵکات دێژن بەڵام دواتر بۆیان دەردەکەی ئەو میکیاج ئۆڤەرکردن و هەموو ڕۆژە جلگۆڕی یان جلی زۆر ڕوت و کراوە تەنیا دایانکرێتە بۆ قەچ سەوز دواتر فانیان دەکەنەوە هیچ شتێکیان پێ نامەخشێت چونکە زانکۆ پەیمانگە شوێنێکی ئەکادمی پرۆفشنەڵە ئەو کەسانەی وا مامەڵی لەگەڵ دەکەن قازان دەکەن دەبنە خاوەن کۆمپانیا دەبنە خاوەن کار دەبنە ئەو کەسانەی کە پارە پێیانەکەن ئێستا من لە ناو ژینگەمە باشە بۆیە قسانە دەکەن ئەمە لە مێژە ئەنیەوە 3 ساڵ تاوام کردووە
کە 3 ساڵە تاوام کردو لە ناو بازرگانی و ئیشکردن و ئەو خاتون و پیاوانم کە ئیش دەکەن و پارەی ئەو وڵاتیان لە باشە بۆم دەرکەوتوانە و خەڵکە جدێکە بوون دەزانی هەموو ئەوانە بوون کە لە پێشەوەدا دەنیشتن هەموو ئەوانە بوون کە قسەزان بوون هەموو ئەوانە بوون کە شێوەیان ڕێک بوو کەس نبینەوە مۆدلەکانی تدانی ئەوانەی لە کولی خۆیانوالی دەکرد ئەوانەی لە کولی لە پشتی پشتەوە دەدانیشت ئێستاشان لە پشتی پشتەوە باوەکە لە دوای کولی هەر لە پشتی پشتەوە لە ژیانی شەر لە پشتی پشتەوە دەمێنەوە لە کۆتاییدا و شوێنە ئەکادمی ئەگەر باوەڕت پێی مەخوێنە بۆ 4 ساڵی خۆت بە فیڕۆز بی ڕەنگە بتوانانی وی عەرەبانە چی سەرکەوتوو ئێستا و کوڕە هەیە کاکە ئاڤێری خۆمان پاستایکی زۆر خۆشی داناوە لە سلێمانی وەزان دوو لقی لە هەولێرش قەچ کردەوە دەستی خۆش بۆ ژیانی خۆت بە فیڕۆدی لە شتەکە ئەتو ناتێ ئەو شتەی بکەیت نازانم ئەو کولەی تاوا کردویانە بەڵام ئەگەر ئێستا خێری چی شتە چکە بە زۆر زەرەری دەکرد هەموو ئەو کەسانی کە هاوشێون بۆی ئەگەر دەچێت ناو ئەکادیمیا پەیمانگە و زانکۆیەکان تکایە تونە لەوێنە قەشمەر خاڵی قەشمەجاری خەڵکی قۆمی نکتە بکەوی پێ بکەنین و هەمومان ئەو بابەتانەنی و مۆدێلیشنی تەنیا جلوبەرگ ڕێک و پێک دەتەوێت پەیوەندی دروستکەی علاقات بەدەستبێنی لەوێ هەموو ئەو کەسانە بناسی کە لە داهاتوودا چانسیوانەی ببنە خاوەنکار جا بابی مەسوولە دەیکاتە خاوەنکار کۆمپانیای فلانە ئەوە هەمووی بڵێ نقطەی لەسەرە لەو تەمەنێک کە بەفی ڕۆی دەدەیت ئەگەر تو علاقاتی باش هەبێ و گرافیک دیزاینەرێکی باش بی ئەتوو هەڵدەبژێرن نەک کەسەکە گرافیک دیزاینەرێکی هاواسی تۆ بەڵام کەس ناناسێ لەبەروی نازانە قسام کرد هەندێک نمونەی کتێبەنە کە زۆر گرنگن دەچینە سلایدی داهاتوو سکرین شۆتەجی بکەن پێویست ناکە بۆتان بخوێنمەوە هەموو ئەوانە گرنگن هەر شتێک دەربارەی ئاینەکەت و بڵین کللتور و نەتەوەکەتە گرنگە دوای بێگومان فەلسەفە و زانستیش دوو گرنگتریشتی هەمووانن لا بۆ هەموو مرۆڤ باش دواتر هەموو شتانە دوای هەموو شتانە اینجا تو دەتوانین خێزانە چی دروستکەی دەزانی اینجا دەتوانین شانی ئەوە بی کە خێزانێکی تازە دروستکەی و منداڵت هەبێ ئەگەر تو بۆ خۆت بەدەری دەڵێ دینار لە جیفانی سەوزەڵی خانم بڵێ حتما زۆربەی کچەکان ئامادەنین شت پێ بکەن دەزانی بۆ چونکە توش ئامادەنی ئەو جۆرە کچانە بینی دەزانی لەلای پیاوان کۆمەڵێک پێوەەر هەیە لەلای ژنان کۆمەڵک پێوەەر هەیە هەردوو پێوەەکان گرنگن ئەمە پێویست ناکە گۆرانکی فارسی پێین و عاتفی بین ئەوە ڕاستێکەیە ئەگەر نتوانی خانی دابین بکەی نتوانانی بچێ ناو کرێ نتوانین لەگەڵ ماڵە داک و بابت بژی نتوانین هۆکاری گواستنەوە تەبێ نتوانانی هیچ بکەیت بۆ کەسی بەرامبەر ئەو کەسی بەرامبەر بۆ دێنی ناوژێنی خۆت ئەو کاتەر دوتان دەبنەسی سەرکێت کۆمەڵگەپانتان دەکاتەوە کاتە و هەڵپەیەی کە هەتا لە زانکۆ پەیمانگا بۆشە غەڵەتە هەموو پێداویستیانەی سەرەوە کە باسم کرد سەرەتا دەبێت دابین بکەیت ئەویش بە سەلماندنی خۆت دواتر دەبێت ئەو بابەتە باس بکەیت لەگەڵ خۆت دواتریش تەبان دەبێت هەوڵی بۆ بدەیت باش خۆی خۆشەکە وێ هەمومان نەشانەمان دەوێت کە باسم کرد دوسێ دەقەمەوە هەوڵ دەدەم لەو دوسێ دقیقەوە شتە خۆشەکە چیە هەمومان دەمانەیە باش بین هەمومان دەمانێت ڕاضی بین و جسممان جوان بێ دەوڵەمەند بین هەمومان دەمانێت ڕێک پێک بین جلکمان جوان بێ هەمومان شتانەمان دەوێت دەزانی بەڵام بۆ نایکەین بۆ ناتوانین بەدەستی بینین سڵایدەکەمان گۆڕن ئەوە ئەمنم کاتێک دەتان بین مۆدای سیمینارەکە دواتریش سلایدش دواتر ئەوە شێوە بە دای سیمینارەکە کە هەموو جارێ ئامادە بەکار دەبینەوە خۆشم دەبینەوە دەزانی بۆچی چکە شتانی باسم کرد بەڕاستی زۆر قورسن یعنی ئەو شتانی ئێستا باسمان کردن زۆر قورسن پیاوی خۆی دەیە شتانە بکات بۆیە دەبینی لە سەدایەکی کۆمەڵگەی کۆنتڕۆل لە 99 کۆمەڵگەی کردووە بۆ چکە بەس لە سەدایەکە دەتوانێت هەوڵدا و ئەو شتانە بکاکە هەیە وەمیش ئەو قسانەکە دەکەم چاوەڕە ناکەم هەمومان بەخۆشمەوە ینی بەشێکم لە یشەکە ببینە ئەو شتێک کە باسم کرد بەڵام ئەمە دەتوانم بەڵێنتان پێ بدەم سلایدی دواتر بێزەحمەت ئەگەر ئەو ڕۆژەی ئێستا سەیری ئەو ڕۆکۆ بزانە ئەو ڕۆچ کردووە ئەگەر ئەو ڕۆ ئەو ئیشە بچووکانەی کردوتە ئەو خاڵانن ئەوە تو دەبیە کەسێکی کاریگەری گرنگ ئەگەر خەوت ڕێکە شەوان دۆنی بەیانی زۆڵ دەستی خواردنەکان ڕێکن قەڵەونی 150 کیلۆی یعنی ئەگەر هیچ چێشەی هۆرمۆنی نییە ئەمە ڕێزم هەیە بۆ کەسانی کە نەخۆشن ینی تێدەگەم لەوەی قەڵەوی نەخۆشیە و هەندێک کەس لە بەرهۆکاری هۆرمۆنات و بۆ نەکیسیەکەدان و فلان قەڵەوە ئەمن بەی زەماک باسی ئەوانە ناکەم چکە خۆم دکتۆرم دەزانم ئەوانە معاناتیان زۆر باسی ئەو کوڕە دەکەم ئەو خاتونە دەکەم کە دەمی ڕناوەستی هەر خەریکی شیرینی و چکولات و بێرگەر و پیتزا و فلان و بیپسیەوەیە عیبە کاکە یعنی ئەوە ئەتوو دەباتە ئەو شوێنەی کە باسم کرد کاتە بۆ قەسۆزەکە بڕاست بۆی خاڵی دۆ نووسیمە خواردن چکە زۆر گرنگە ئەگەر توی کێشەك تەندروستی نەبێ معقول نیە تو 100 کیلۆ تێپەڕدا بێت یعنی قەڵەو بی ورگەی گەورە و پێش خۆتدا و یعنی خواردنەوە دێنێ
خۆ دەزانم خۆشە خواردنەکە و خۆگرتنەوە لە خواردنەکە قورسە ئەدیا مەسەلەتە قەرارمان نەدامە گەورەین و بەرپرسیاتی گەورە شەڵ بگرین نەمان گوتەمە کەسانی پێگەیشتن و خاوەن قەراری خۆمانی ناڵی خەتای ئەو باس پێشتر باسمان کرد ئەگەر ڕێکوتپی لەگەڵ مەسەرەتاوە ئێستا ئەو قسەش قبول دەکەیت دواتریش دوای خواردن وەرزشکردن هەنی جوڵانەوەیە وەرزشکردن دەکرێت ئاسن بێ دەکرێت ڕاکردن بێ دەکرێت مەلە بێ دەکرێت پیاسە بێ دەکرێت شتێک بێ دواتریش خوێندنەوەی کە باسمان کرد دواتریش کارکردنە بێگومان ئەگەرە تو داوامەکە 3-4 ساعتەمە دەتوانی کارش پێ لەگەڵ دەتوانیش ئۆنلاین دەبێت دەتوانێت ببێ کاشێر لە مارکێتەچی دەتوانانی ببێ محاسب لە فلان شوێنی خزمەکەتان دەتوانی ببیە لەسەر سەیدەلەی فلان ئیشپی کە خزمتانە مهم ئەوەیە بە ئینگلیز دەڵێن do something شتێکی بکە ئەوەندە لە ماڵێت دامەنیش ئەوەندە پان مەبەوە ئەوەندە منو یعنی ئەگەر نەژنووی دڵنیا پێیت لێنە نامری یعنی ئەگەر لە داواماتیەوە منوی دڵیا بە نامری چاویش ناتەقی هیچ کۆ هیچ بوونی نییە ئەمن بۆ خۆم و کاتانێک کە خۆمان ڕای نابوو لە داخلی دوای داوام دەنووسین پێمانەوە بەگەرنەوەی دنیا خرا دەبێت هەر ئەمن هەمان کەس هەر ئەمە ئەوانەی کە لە داخلی بێکەوە بوون دواتریش نەدەنووسین دەستمان بە ئیش کرد دوو ئیشمان دەکرد و دەشمان خوێند و دەرزشمانی ناو تەواویش ناکرد نەژمردی بۆ دڵنیا باتوش نامری یعنی ئەگەر شەو هەتوو زوو بنووی ئەگەر شەو بۆ نەخەو لێ نەکەوت لە بەرەوەی تو ڕانهاتووی با بڵێن ساعت 2 خەو لێ دەکەێت بەیانی ساعت 6 بەیانی ئێستا تێستی کە باشە هەستە ینی بە شەق با پێیان بڵێ هەڵستێنن و یەک دەولکە ئاویسار بە خۆت داکە بڵێم هیچ لێنە نامری هیچ لێنە هیچ لە مۆزۆ ناگۆڕن هەرەت دەتوانی ئەو کاتی کتێب بخوێنیەوە بخوێنی بڕۆ ڕاز پێ ڕاپێ هەرچی دەتوانی پێ هیچ لێنە جستەشت بەرگەی دەگرێت زۆر ژاتیادی شەوی داهاتوش زوو قەول لێ دەکرێت خەوەکەش ڕێک دەبێتەوە بەڵام ئایا تو تەوێ یان ناتەوێت ئەوەی پرسیارەکە ئەگەر ئەو کارانەی سەرەوە ئەنجام بدەی سلایت داهاتوومە پیشان دەبێت ئەحمەد ئەوە کەسەچی ئەو هەڵێ دەرەچێ ئەگەر کوڕی ئەکتیش جوانتریش دەرەچێت سلایت داهاتوو بێ زەحمەت ئەو کەسێک کە ئەو هەیە جسمەکی زۆر زۆر جوان و ڕاقی و ڕێک و پێچیە خۆ بە یەک ڕۆژ وای لێ ناتەوە هەموو ڕۆژێ زوو هەڵدەستێ هەموو شەوێ زوو دەخەوێ هەموو ڕۆژێ پیتزای ناخوا بێگەری ناخۆ خواردنی تەندروست دەخوا ڕادەکات ڕێز جاوشتە بە هەمویان ڕاستە ئەو جسمێکە ئێستا پیشانتان دەدەم ئەگەر تێ پارە پیاکە هەروە ئەگەر تێ سەرکەوتی بی لە خوێنەکەت هەروە ئەگەر تێ دەوڵەمەند بی خۆشەویستی خێزانەکەت سەرکەوت بی فلانی هەمووی وایە دەبێ هەموو ڕۆژێ ئەو خۆ زۆر زۆر بچووکانە ئەنجام بدەیت بۆی بگەیت بەو شتێکە دەتەوێت ئێستا بۆ ناو کەسە ئامانجیەوە بۆ جسمی ئەوەندە جوان بێ هەموو ڕۆژێ گرنگی بۆ بچیدا ئەگەر تێ یەکەم بی لە خوێندنەکەت دەبێ هەموو ڕۆژێ ئەو خۆ مهمەی جێبەجێکی و هەموو ڕۆژێ 4 ساعت خوێنی ئەگەر وا کرد دەبیەوە ئەگەر وان نەکرد ئەوە ژیانی ئێستا زۆر بەمام سلایت داهاتوو سەیری ژیانی خۆشتکە ئەتوو بۆ لێنە ئەمن بۆ ئەم لێنە یعنی ئەوە بۆی دەڵێم ئەمن و ئەتوو بۆی هەست بکەین لەگەڵ یەکتری قسان دەکەین ئێتو کاکە تو نانووی ئەتوو نانوی هەڵناستی تەمەش ئەو ژیانێکە یعنی هەر گاڵتەکردنە بە خۆت گاڵتەکردە بە جەستە و دەرونی خۆت نانوی شان نانوی بەیانەن هەڵناستی نوێژی ناکەین کتێبی ناخوێنیەوە بینە لەگە ئاینی شتیوانیە داک و بابەت بە تو بێ نەتبین و نابین دەچێ کافترێن یەرگە لەو جگەرەوە طبعا يعني دوای هەرەسە تیکتۆکی سێری فلان و فلان طبعا نەتون نابێ هیچ يعني طبعا نەتون دواتر کەسەکی دەبینی گەنجەکە دێ باسی ئەوەی دەکات کاری خۆی دانا و ئێستا و هەموو پارەی پیا کردووە حەسوودی پێ دەبێت دەڵی کاکە واستە هەبوو طبعا نەتون بۆ قەسەوزەکەی ئەو کاتە و گەنجە لەو سیمینارەی پانت دەکاتەوە پێت خۆش بێ ناخۆش بێ ئەو ڕاستێکی ئێستا بۆ تەمەتان بچووکە ئەمنیش گەنجین ئەوش پێر نەمەزارێ ئەوە ڕاستێکەیە جەماعەت ئەوە ڕاستێکەیە باوەڕکەن هیچ خلافی دەدانێ ئەگەر ئێستا لەو 20 ساڵەی خۆتان لەو 20 ساڵەی خۆتان هەوڵ نەدەن ئەو خوانەی کە پێشتر باسم کردن خەوی ڕێک و فلان و فلان گاڵتەتان بۆ مۆزوعی بێ وەڵڵاهی لە 30 ساڵی برادەکەی خۆت پانت دەکاتەوە پێ دەکەنێ ئەوە ڕاستەکەیە خۆزگەوانە بووە خۆزگە دنیا ئەوها دڵڕق و ناخۆش و ناشرین نەبووە بەڵام من دڵنیا دەکەمەوە ئەگەر کچی ئەگەر کوڕی ئەگەر ئەو خاڵانە جێبەجێ نەکەی و هەروەهار خەریکی تایگەر خواردنەوە و ڤەیپ کێشان و درەنگەستان و زوون یعنی درەنگەستان لە خەو و درەنگ نووسن بی و خەریکی تیکتۆک بی دڵنیا بە لە 35 ساڵی برادەکەی خۆت پانت دەکاتەوە دەکاتە سیسرکە ئەوە ڕاستەکەیە خۆزگە ژیانەوە دڵڕق نەبووە سلایت داهاتوو بێ زەحمەت ئەگەر ئەو خوانەتەوێت طبعا دەبیەوە سلایت داهاتوو لە کۆتاییدا ئەوە هەژار نییە دەتوانێت و بگۆڕێت ئەو قسانە تەنیا یەک ئەو نیو ساعت دقەیە بوو کۆتاییان پێدێ و ئەو ئەتووی قەرار دەدەی دەبیەکانی نە ئەمنە تو دەبینەوە نە ئەتوژە من دەبینەوە نە ژیانی تو کاریگەری لەسەر من دروست دەکا باگەری زۆر نە ئیشەڵە نایەتەواڕیش ئەم کاریگەر لەسەر دروست ئەتوڵی دەبژێری ئەو لای هەڵبژێری دەبێت کەسێکی سەرکەوتوو دەتوانێت ژیانی ئەوانی کە بگۆڕی لایەکەی کە هەڵبژێری ئەوانی کە لە 35 ساڵی وەکو سیسرکە پانت دەکەنەوە هیوادارم کەسمان پان نەبینەوە زۆر سوپاسان دەکەم سوپاس بۆ جێگرتنتان